نوێژی ترمانەیە پێی دەڵێن چێشتەنگاو، نوێژی دوحا لە دوور کاتەوە تا 8 ڕکات. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە پاداشتەکەیە دەفەرمێ لە حەدیثێکی صحیح تەرغیبە بە ژمارە 320 دەفەرمێ: ومن خرج إلى تسبيح الضحى أي إلى صلاة الضحى لا ينصبه إلا إياه أي لا يخرجه إلا إياه فأجره كأجر المعتمر. وفي رواية صحيحة فهي كعمرة نافلة. هەر کەسێک لە ماڵی خۆی دەرچێت بڕوات بۆ مزگەوت دوور کات نوێژی سونەتی چێشتەنگاو بکات یا زیاتر لە دوور کات، بەڵام دەرچوونی لە ماڵ کاتێکە لە ماڵ خۆی دەرئەچێ بۆ مزگەوت ئەڕوا یا لە دوکانەکەی خۆیەوە لە بازاڕەوە دێت بۆ مزگەوت لەبەر ئەوەی نوێژی چێشتەنگاو بکات، چونکە فەرمووی دەرچوونەکەی لەبەر نوێژی چێشتەنگاو بێ بۆ مزگەوت، ئەوە خێری عومرەیەکی سونەتی هەیە. هەموو نوێژێکی چێشتەنگاو لە مزگەوتە خێری عومرەیەکی سونەتیە. بۆیە زانایان دەفەرمون نوێژی چێشتەنگاو لە مزگەوتە خێری زیاترە لە ماڵ، بە پێچەوانەی نوێژەکانی ترەوە بەس تەراویحیش وایە لە مزگەوتە خێری زیاتر. جا برای شیرینم تۆ ئەگە دوور کات یا 4 کات نوێژ بکەی چێشتەنگاو دوایە کە خۆر دەرچوو تۆزە گەرم بوو هەتا نزیکی نیوەڕۆ دەمێنێت، خێری عومرەیەکی ئەگە لە مزگەوتە بیکەی. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحە هاتۆ بە ژمارە 2349 دەفەرمێ: من صلى الضحى 4 وقبل الأولى أي قبل الظهر 4 بني له بيت في الجنة. هەر کەسێک پارێزگاری بکە لەوەی 4 کات نوێژی چێشتەنگاو کار ڕۆژانە و پێش نوێژی نیوەڕۆی 4 کات نوێژ بکە کە مؤەکەدەکەیە، ئەوە لە بەهەشتا قەسرێکی بۆ دروست ئەکرێت. دەسەری ئەم هەموو کۆشک و تەلارەکە لە بەهەشتا بۆ خۆتی مسۆگەر ئەەکەی بەهۆی جێبەجێکردنی سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بەڵام هەزار بیدعە بکە بەس تەنها گوناهبار دەبیت، بەس تاوانبار دەبی، خێرە دەست ناکەی گوناهیش بۆ دەنووسرێ. بەڵام سونەتەکان لە خوا نزیک دەکاتەوە دەبیتە خۆشەویستی خوا، ئەبیتە ئەهلی بەهەشت، چونکە لەسەر سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بۆ ئینشەڵا نوێژی چێشتەنگاویش ئاگاتان لێ بێ. ئەگەر پێتان کرا ڕۆژانە 4 کات نوێژی سونەت بکەن، ئەگەر لە مزگەوتا بێ خێری زیاترە ئینشەڵا، خێری عومرەیەکی هەیە ئینشەڵا بە ئیزنی خوا لە بیرتان نەچێت.